پرۆژەی پاڵاوگەی ئاوی خواردنەوەی دەربەندیخان بەپێی گرێبەستی نێوان حکوومەتی هەرێم و کۆمپانیای جێبەجێکار دەبوو 3 ساڵ پێش ئێستا تەواو بکرایە، بەڵام تا ئێستا پرۆژەکە تەواو نەکراوە و کۆمپانیاکەش زیاتر لە ساڵێکە بە تەواو نەکراوی کارەکانی جێهێشتووە. ئەوە لە کاتێکدایە تا ئێستاش ئەو ئاوەی دەدرێتە ماڵان لە دەربەندیخان بەبێ پاڵاوتن و بە شێوەی ڕاستەوخۆ لە خوارەوەی بەنداوەکە وەردەگیرێت و دابەش دەکرێت بەسەر گەڕەکەکاندا. کۆکردنەوەی کەلوپەلەکان تەنها شتێکەدا ئەوشەوەیە کە خەڵکی دەربەندیخان شیاوی خواردنەوەی ئاوی پاک نییە و ئەو خەڵکیان ڕاهێناوە لەسەر قوبوڵکردن لە خواردنەوەی ئاوی پیس و قوبوڵکردن لە نەبوونی کارەبا و قوبوڵکردن لە نەبوونی موچە بۆ خۆی ئەمە پێویستە خەڵکی دەربەندیخان و کۆی شارەکانی دەربەندیخان بیر لەوە بکەنەوە. بەڕاستی ئەمە جۆرێکە لە کۆی لەبوون و بێئیرادەکردنی ئینسان پێویستە خەڵک هەڵوێستی بێ. لە ساڵی 2012ەوە ئەمە سێم کۆمپانیایە کە پرۆژەی پاڵاوگەی ئاوی خواردنەوەی ئەو قەزایە بە تەواو نەکراوی بەجێ دەهێڵێت. ساڵی 2013 پرۆژەی پاڵاوتنی ئاوی خواردنەوەی دەربەندیخان درایە کۆمپانیایەکی تورکی و بڕی 23 ملیۆن دۆلاری بۆ تەرخان کرا و بڕیار بوو لە ماوەی 6 مانگدا پرۆژەکە جێبەجێ بکرێت و ڕۆژانە لە ڕێگەی بۆرێکی 32 ئینجەوە ئاو بەسەر ماڵاندا دابەش بکات، بەڵام کۆمپانیاکە لە 150 کارەکانی جێبەجێ کردو و ئێستا کاری تێدا ناکات. بە پێی لیژنەی پزیشکی ڕادەی نەخۆشی سەرەتان لە شای دەربەندیخانە لە هەموو شوێنەکانی تر زیاترە. ئەمیش بەڕاستی هۆکارێک گەڕێتەوە بۆ ئاوەکە. بۆ دوای ئەوە چەند جارێکیش هەڵدراوە بۆی کەم ئاوە پاکرێتەوە و چەند کۆمپانیایەک و چەندینێک، بەڵام تا ئێستا وەکو پێویست ئیشی بۆ نەکراوە بەڕاستی وەکو پێویست. من خۆم ئێستا وەکو هاوڵاتیەک بەڕاستی ئاوەکردم ڕۆژانە. NRT پەیوەندی کرد بە بەرپرسانی کۆمپانیای جێبەجێکارەوە. ئەوان ئامادە نەبوون هیچ لێدوانێک بدەن و تەنها ڕایانگەیان بەهۆی وەرنەگرتنی سلفەکانیانەوە کارەکان وەستاندووە. بەرپرسانی ئیداری ناوچەکە ئەوە دەخەنە ڕوو لە ڕێگەی وەزارەتە پەیوەندیدارەکانەوە هەوڵی زۆریان داوە بۆەوەی بڕەپارەی تەواو بۆ پرۆژەکە پەیدا بکەن، بەڵام لە هەوڵەکانیان سەرکەوتوو نەبوون. پاڵاوتنی ئاو لابردنی کانزاکان و ئەو بڕە ئاوەشی کە ئەو ئەیهێنا بۆ دەربەندیخان پێداویستی شاری دەربەندیخانی دابی نەکرد نەک بۆ ئێستا بۆ داهاتوش. دەبەرەوە پرۆژەیە کە بەلای ئێمە زۆر گرنگە و لێرەشەوە داواکەین لە حکوومەتی هەرێمی کوردستان وەلایەنە پەیوەندیدارەکان کە بەڵێنێک بدەن بە ئەو پرۆژەیە بۆ ئەی بێتەوە دەست بەکار بێتەوە. بەهۆی پیسی سەرچاوی ئاوی خواردنەوە و تەواو نەکردنی پرۆژەی پاڵاوتنی ئاوەکەوە بەشێک لە هاوڵاتیانی دەربەندیخان چەند جارێک خۆپیشاندانیان ئەنجام داوە و بەرپرسانی باڵای حکوومەتیش بەڵێ نێوان پێداون کە کێشەکەیان چارەسەر بکرێت. عومەر فەتاح، NRT دەربەندیخان.